ئێستا بڕێین بۆ مەتار کۆپنهاگن بەجێ هێڵین ئێوە بەجێ هێڵین بەسە گەڕێین وڵاتان ئینشەڵا جارێکی تر جاوە بزانم تۆزە درێنگیشە سفرای تارەکەمانەکەوین ئینشەڵا نیو ساعتمان ماوە جا چمەوە هۆڵندا خەریکی ئیش و کارمە بم لەوێ ئەخوێنم بۆ پزیشکی ددانە خوێنم ئینشەڵا ئەویش بە ئەنجامەگەم غێری ئەوە حەزەکەم ڕۆژانە دانیشم شیعرە نووسم و دەستی وێنە کێشانم زۆرە ینی زۆر جوانە توانم ڕەسم بکەم ڕسمی دەم و چاوەکەم و حەزیشم زۆر لە خوێندنی زمانە زمانی تازە فێر بم ئینگلیزی باشە زانم تۆزێ و ئەڵمانیشە زانم و هۆڵندی و ئاوام بۆ ماوەی بڵام ساڵەکە پار مانگی 6 و 7 بوو چوومەوانێ بۆ تاوکردنی سێدەکەم بۆ کوردستان چوون بۆ هەولێر چوون بۆ شەقڵاوە ئەنکاوە و سلێمانی و هەمووی چوون لێ سێدەکەم تاوا کرد و کلیپێکیشم تەجیل کرد ئەوەی کە ئێستا باسم کردتون و تیژی لە هەولێر کردم و چەند خۆشەویستێکم بینی چەند هونەرمەندم بینی لەوێ چەند هۆنراوە نووسەکانی کە لە سێدی منە بەشداریان کرد لەوێ بینی من زۆر خۆشحاڵ بووم دوو کۆنسێرتم کرد وەکو ئاهەنگێک لە پارکی بەڕێز سامی عەبدوڕەحمان لەوێ حەفلەیەکمان کرد بۆ وەرزش و لاوان دوایی لە کۆڕێک میوزیکەوە ئەویش ئاهەنگێکیان بۆ ساز کردین لە هۆتێل خانزاد کردمە زۆر خۆش بوو وەڵای من تەبەن ئەوە کەس نیم ئەخیر کەسیش نابم هیوادارم زۆر حەزەکەم کچی کورد گۆرانی بڵێ تا ئێستاەوەی کە گۆرانیشی وتوە زۆر سەرکەوتوو بوون بە هەرچەیەکی سەرکەوتوو نەبن بۆ سەرکەوتون کە بۆ وەکو کچێک هەڵەسەنگ بۆ هونەری کورد گۆرانی ئەڵێن زۆر شتێکی زۆر جوانە لاانەی ئەوەش بێوای لە من کردبێکە کچێکم بینیەوە دوانم بینیەوە حەزم کردووە بە منەوە ببێ بە سیانێ ئەو بێ بە چوار زیادی کەم وەکو چۆم ببم بە نمونەیەک بۆیە هەشتی تازە و جوان ئەەکەم بۆیە ببم بە نمونەیە بۆ کچانی تر هەستن ئەوانیش شتێکم بەڕاستی ئێستا کوڕمان زۆرە و پیاوان زۆرە گۆرانی ئەڵێ حەزەکەم نەک من حەزەکەم هەموو کەس ڕێئی وایە کە ئافرەتمان زیاتر بێ لە گۆرانیە بەڵام بۆ بەراوردکردن حەز ناکەم ئەوە نیە چۆن ئەڵێ هەر کەسە و شتی خۆی هەیە هەر کەسە و وەزنی خۆی هەیە لە هونەری کوردیا لە گۆرانی وتنە شاعیرە بڵێن نووسەرمان هەیە کە ئافرەتن وێنە کێشمان هەیە کە ئافرەتن ئەوانەی کە شان و گەریەکەن هەمانن زۆرمان هەیە بەڵام لە بواری هونەری گۆرانیە زۆر کەممان هەیە هەمانە دەنگیان خۆشە من دانیشم لەگەڵیان گۆرانیاڵێن بام نەزانم چی ڕێیان لێگرێکە گۆرانی ناڵێن داوایان لێکم گۆرانی بڵان شکێکم حەز ناکەم ئەوە تەنیا بین زۆر خۆشە ئەگەر لە کۆڕ و کۆمەڵێکا دانیشین ئاهەنگێکی خۆش بکەین هەمووی هەر کچی کورد بێت و بێت گۆرانی بڵێ کچی گەنج و ڕخنم زۆر لای گیراوە لەبارەی ستایلی گۆرانی و شتانەمەوانێ بەس چۆن ئەڵێ لەگە ڕێزمە لێرەوە ئەڕات لێوە دێتە دەرێ لە مێشکمان هەندێکی ئەمێنێتەوە کە بۆم باشە وڵانەیە بە قسەی بازێکی شان کەم ئەگەر بزانم لە مەسلحەتی خۆمە بۆم باشە هەرچی کچێکیش پێڵە مەگە گۆرانی بڵێت و بڵێ لە ڕغنەی خەڵکە ترسم پێم بڵێن واک تۆ واکەیت و تۆ واکەی بۆیە گۆرانی ناڵێم لێ مەترسە تەنها ئەوەی خۆ دەتەوێت من ئێستا ئەوەی کە خۆم ئەمەوێت بەس لە ڕێز و حرمەتی خۆمان ڕێز لە خۆم بگرم بمێنێتەوە ئەوە زۆر شتێکی گەورەیە و من ئێستاواکەمە توام ڕێز لە هونەری خۆمەگرم ڕێز لە کوردستانەگرم و بە هەرچی ستایلێکی هونەری بێت بە هەرچی ستایلی مۆسیقا و گۆرانی و ئالەتی مۆسیقا بە گۆرانی بڵێم هەوەسی خۆمە کێ حەزەکە گۆرانی گوێ لە گۆرانەکانم بگرێ کێ حەزیش ناکەم هەر گوێ لە بگرێ هونەرمەندی تریش هەیە گوێ لە بگرێ ژیان یاوسەری تۆزە و مۆزوعە قورسە چکێکم جارێ ژیان زۆری لە پێشە بێجگەر لە ژیانی هاوسەری ینی جارێک خوێندنم هەیە جارێ گۆرانیم هەیە کە من گۆرانی ئەڵێم وە بێت تەمان یەکێک بێت کە من ئەو ئیشانەی من ئەیمەوێت قبولی کات کە من دوو ڕۆژی تر ببم بە گۆرانی بێژێکی گەورەتر کە ئەچمە ناو خەڵکەوە و خەڵکی تازە ناسم و ڕۆژانە ئەڕۆم سەفەرەکەم ئەبێ یەکێ بێکە قبولی کات
هەرچەنە خۆشانێت تۆزە گزی لە مۆزوع بکە لە پێشا بڵە قوبوڵیەکەم دوای قوبوڵی نەکا بەسترەوە شانسە ئەوش بە شانسە شانسم نییە تر لەوە هەندێ نازانم نازانم هەستەکەم هەرچیەکەم شانسم نییەوە تاوەکو باسم کرد لە ئۆڵەوە کە هاتم هەر لە ئۆڵۆ مەسات بوو یەک تارم خەریب لە کیسچێ دوو جانتاکەم نەهات سێ باسە پلان لێرە تێکچوو نەزانمی تشتی وا زۆر بوو وەکو تریش لە باز هێشتا کە ئەمەیە بیکەم شانسم نییە نانی ناکرێوە حاصل بۆم زۆر خۆمیشی تایی لاگەکەم بەس لە گۆرانیە شانسم هەیە زۆریش زۆر باشیش لەخوا بەزیاوێت تەواان ئەگە بە هەستی خۆم زۆر باشە ئیتر بە هەستی بینەران و ئەوانەی کە بیسەرانی من چۆنە نازانم بەڵام من زۆر بەلامەوە خۆشە تا ئێستا سێدێم کردووە کە من بیستومە لەلایەن چەند کۆمپانیا و ئاوازدانە بە هونەرمەندی بەڕێزۆ لە کوردستان بیستومە کە یەکەم ئێوارە سێدێ من لە کوردستانە نەما و زۆر بەڕاستیش مۆ قسەیە دوورەیتیان ناکەم کە خۆم پەیوەندیم کرد لە بەرپرسی کۆرەک میوزیک کاستا بە چاپکردنی سێدەکەم وتی بالفعل قسەکەت ڕاستە من سێدێ من یەکەم ئێوارە نەما لە کوردستانە و خزمی خۆم هەبوو کە ویستیان سێدێ بکڕن فرایسێ هەمۆج بەکەوتن کە هات لە کەرکووک زۆر زۆر جێگەی خۆشحاڵی و سەربەرزی بوو بۆ من لەوانە شانسم هەبوو باسان کرد ئەم جارەیان بۆ بیستەرانی کرمانجی یا بادینی گۆرانێکی بادینی خۆمتان بۆڵم بە ناوی گەریان باسی لەوە کات کە خۆشەویستێکە و لە عەشقی خۆشەویستەکە ون بووە لە بەحرێکە ئەوش پێڵەن دەریا بێ پەراف ینی بەحری بێ چۆنەوە بێ قەراغ لای خۆمانڵێن جا من تۆزە کرمانجەکەم باشە بەس بادینەکەم لە 100% تقریبان باشە وانە توام تەرجومەی کەم و تێگەم و لەگەڵ کاک ئەدیب چەلکی ئەوە هۆنراوی بۆ داناوم ئەویش عینەشت لە ئاواز و دابەشکردنی کاگەڵ کەوتزایر و کاک هێمن حسێنە گەریۆم ئەس بژیری و ژاری هەور و بارانە لە شەوێن تاری سوڵاسنی و گوپاڵی پوڵە لەوڵەتی هەولەوی واری سوڵاسنی و گوپاڵی پوڵە لەوڵەتی هەولەوی واری سیمەر خاوینێ ئازاگەڕاندی خەون و خەیاڵ ئازافراندی دەما گەشتیم بەژن و باڵاتە چرخ و دەورانە توش من ڕەواندی دەما گەشتیم بەژن و باڵاتە چرخ و دەورانە توش من ڕەوا کەس شەق دڵی واناکەم کەسی هەبێ لێ جۆرێ